بەردەوام هەستم بە خۆم دەکرد کە مێشکم لاوازە، تەرکیزم لاوازە، من بۆ شت وەرناگرم یان بۆ شتێکە بمێ فێر بم بۆ ناتوانم تەرکیزی و باشی بەسەردا بکەم. پاشێک 2 هەفتە یەکە گۆڕانکاری کە لە مندا ڕوویدا ئەوە بوو کە من پێشتر بۆم باسکردبن کە خاوەن دەروونێکی زۆر تێشکا و داڕوخاو بووم. الحەمدوللا ئەم دەروونە گۆڕا بۆ دەروونێکی پڕ ئاسوودەی و ئارام. بەڵام الحەمدوللا ئێستا من دەتوانم لە ماوەی 5 دقە تەنیا 5 دقە 2 لاپەڕە لەبەر بکەم. فێربوونی زمانێکی نوێم ئەو تەکنیکانی کە فێر بووم لە زمانەکەدا بەکاری دێنم، ینی لە کاتێکی زۆرم بۆ دەکا بە کاتێکی کەم و ئێستا من لە کۆرسەکە بووم بەوە ینی وا دەبینم ئەم کۆرسە ئەم تەکنیکانە وەکو بۆمبێکی تەقویت کراوان. تۆ هەر جارێ بە ڕاهێنانکردنی زۆر و هەموو کە گرنگی پێ بدەی و ڕاهێنانی زۆر لێ بکەی زیاتر و زیاتر ئەم تەکنیکانە وەکو بۆمبێک ناو مێشکدا دەقنەوە و ئیش خۆیان دەکەن. ینی مەترسە لە ئەوەی کە ئەم کۆرسە نرخەکەی گرانەوە شتانێ باوەڕکە ئەگەر بۆی قەرزکەی هەم نێشە دەڵم کەمە، چونکە ئەو کۆرسە من هەرواش ینی واشم لێ کردووە بۆ هەموو ئاماجەکانی ژیان دەتوانانی بەکاری بینی. ئەنی مەڵێ سپەی 2 سپەی بەشداری دەکەم، ئێستا بەشداریکە، ئێستا هەڵی خۆ بدە و مێشک و تەرکیز و یادگەی خۆت بگۆڕە. بەناوی خودای بەخشندە و میهرەبان، دانەری ئەرز و ئاسمان، من زانیار ئەبوبەکر ڕەسوڵ، بەشدار بووی پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و یادگە لە ئاواد ئەکادمی بە شێوازی VIP. بە پێویستی خۆم زانی فیدباکی خۆم بخەمە ڕووی حوزوری جەنابتان. دەتوانم بڵێم هەموو شتێک پێش 10 ساڵەوە پێش دەستی پێکردا ڕێک بوو پێش 10 ساڵەوە پێش وڵاتوان بڵم زیاتریش بوو. ینی بەردەوام لە کێشەیەکدا بووم، کێشەیەک بەرۆکل بەرنێدا، کێشەیەک بوو مۆتەکە بەسەرمەوە نەوەتوانی ڕزگارم بێ لێیت. خۆدم بخوا چۆن ڕزگارم بێ لەم کێشەیە. ینی کێشەکە پێم و دیار بوو ئەوە بوو کە بەردەوام هەستم بە خۆم دەکرد کە مێشکم لاوازە، تەرکیزم لاوازە، من بۆ شت وەرناگرم یان بۆ شتێکە بمێ فێر بم بۆ ناتوانم تەرکیزی و باشی بەسەردا بکەم. بۆ بەرامبەرەکەم وانیە، بۆ بەرامبەرەکەم تەرکیز لێم باشترە. بۆچی من وانیم؟ ینی بۆچی لە دوای بۆچی بیرکردنەوە لە دوای بیرکردنەوە. ئەندایم بیرم لەوە دەکردەوە کە دەبێت شتێک هەبێ بتوانین مێشکی پێ بەهێزکەم، تەرکیزی پێ بەهێزکەم، ڕزگارم بێت لەم یادگەی خراپە، لەم مێشکە خراپ، لەم مێشک خراپەکە هەمە یادگە و تەرکیزی خۆم پێ بەهێزکەم. چەندی جار ینی لە سۆشیال میدیادا بەدویدا دەگەڕام، بەڵام هیچ وەڵامێکم دەست نەدەکەوت و هیچ ئەوە نەبوو کە من نەجات دات لەم کێشەیە ڕزگارم کات. ناوەڵە ترە بڵێ ڕۆژگار هاتن و چوون، من کەوتمە ناو ژیانی تاراوگاوە. بەڕاستی لە ژیانی تاراوگاش ژیانکردن لە تاراوگای وەکو کوردستان نییە، قورسترە، زۆر قورسانیە. لامەکاندا لە ناو ژیانی تاراوگاشدا ینی دیسان بەدەست ئەم کێشەیە دەم ناڵان، ینی بەدەست یادگی خراپ و بەدەست دەروونێکی تێشکاوی ڕووخاو، ینی دەروونم زۆر تێشکا و ڕووخاو یادگی خراپ. دەم بۆ خۆم دەمگوت من وایە لە کاتێکە دەم خوێن تۆزە مێشکم تۆزە باش بوو، ئێستا مێشکم هەرەوەش نەماوە، چەندی ساڵە من لە خوێنم دابڕاوم، هەر مێشکم بێجاری تەپیوە هەریش ناکات. ینی هەستم بەوە دەکرد کە هیچ فێر نابم، ینی هەستم بەوە دەکرد کە مێشکم هەستم بە خراپی مێشکی خۆ بووم، مێشکی خۆم دەکرد تەرکیزی خۆم. ئەوە بوو کە ڕۆژێک سەری سۆشیال میدیام دەکرد، ینی ئەوە سەری سۆشیال میدیا شتم دەکەن، وەڵا لەپەر ڤیدیۆیەک هاتە پێش چاوم، سەیرم کرد وە کەسێک مامۆستایەک وا باسی مێشک دەکات، لێ وەربوومەوە تەماشام کرد، باسی ئەوەی دەکرد کە گوێم لێگرت، باسی ئەوەی دەکرد کە ئێمە دەتوانین ڕزگارمان بێت لە یادگەی خراپ و مێشکی لەو تەرکیزی خراپ، ئێمە دەتوانین مێشکمان بەهێزکەین، تەرکیزمان بەهێزکەین بە چەندی ڕاهێنان و تەکنیک و ئەو شتانە. عنیا وتمەوە چییە؟ لەم کاتەدا ڕێگەم نیشۆ کرد، ینی
ئەو وەڵامەیە کە ئەمت چەندین ساڵە حەوداڵم بە دوایدا دەگەڕێم. ڕایك لەم کاتەدا یعنی زۆر دڵخۆش بووم، یعنی یەکتم خوا سوپاس بۆ تۆ، ئەمە وەڵامی نزاکانم دامەوە، ئەمە ئەو وەڵامەیە کە من چەندین ساڵە بە دوایدا دەگەڕێم. یعنی لەو کاتەدا بوو کە من زۆر زەڕوور بووم، یعنی بۆ شتێک کە بتوان ڕزگارم بێت لەم کێشەیە. وەڵا ڕێک لەو کاتەدا بڕیارمدا کە من بەشداری کورسە بکەم، چون بەخوا دەیە بەشداری بکەم. ئەمە خەڵاتێکە خوای گەورە پێی بەخشی و بە خەڵاتێکی خوایی دەزانم. وەڵا ڕێک ویستم بەشداری کەم، بەڵام سەیرم کرد وەڵاهی نەبوونی کات و ئیش و کار لە تاراوگاها وەڵاهی ئێستا چ بکەم، نەکاتم کاتێکی وە دیاریکراوم نییە و ئیش و کاریش ڕێگرە. بەخوا تەقریبەن مانگێکی بەسەدا ڕۆی وەڵاهیش ڕێک بە مانگ بەسەدا ڕۆیشت و بەشتانە وەڵای تەحملم نەکرد، بە خۆڕان دەبێ نییە هەموو شێشی بکوم بە قوربانی بوو کورسی. ئەخە لەبەرچی لەبەرەوەی یانی بیرم کردەوەتم ئەم دەم هیوامە بوو، هیوایەکەم هەبوو کە ئەو کورسە بە تاواتی من دەگۆڕێت. بەڵێ چکا من یعنی هیوامە بوو. وەڵا ڕێک تەواو وەڵا هەموو شتێکم کرد قوربانی ئەم کورسە، مەگە هەموو شتێک بکەم بە قوربانی ئەم کورسە، من دەتوانم ئەم کورسە بکەم بە پەیژەیەک و بە پردێک هەڵایەک بۆ بەرەو ئامانجەکان و بەدەستهێنانی هەموو ئامانجەکانم کەوەی دەمەوێت. وەڵا لێتە نەشارمەوە، ڕێک بەشداریم تێدا کرد و لەخوا بەزیاد بێتوانیم بەشداری تێدا بکەم. ئێستاش من لێرەدا دەمێ ئەمەژە بۆ بکەم باسی وەکەم کە من کۆچی چالەکردنەوە مێشک یادگار چی لە مندا گەورەتی بەخشی و سودێکم دەبینێ. بەڕاستی هەر لە سەرەتای کۆرسەکە و دەستپێکی کۆرسەکە و بە خوێندنی یەک دوو تەکنیک و ڕاهێنان و پاش یەک دوو هەفتە یەکە گۆڕانکاری کە لە مندا ڕوویدا ئەوە بوو کە من پێشتر بۆم باسکردبن کە خاوەن دەروونێکی زۆر تێشکا و داڕوخاو بووم. الحەمدوللا ئەم دەروونە گۆڕا بۆ دەروونێکی پڕ ئاسوودەی و ئارام، کەمە هاندەرێکی سەرسەختی من بوو. وای لێ کردم هانی دام کە زیاتر و زیاتر ئەم کۆرسم لا خۆشەویست بێت و زیاتر و زیاتر هەوڵی بۆ بدەم و هەموو چێشی بۆ بەلاوە نیە و تەنیا بیر و هۆشی من لای کۆرسەکە بێت. من پێشتر لانی لەبەرکردم زۆر خراپ بوو، یعنی ئەگەر پەڕێک یا مەقالەیەک شتێک دەتوانێت بە 2 سەعاتەوە یا 3 سەعات لەبەری بکەم و زووشم لەبیر دەچەوە. بەڵام الحەمدوللا ئێستا من دەتوانم لە ماوەی 5 دقیقە تەنیا 5 دقیقە 2 لاپەڕە لەبەر بکەم. هەروەها من پێشتر لایانی خوێنەوەم زۆر خراپ بووم، نەمدەتوانی کتێبێک بخوێنمەوە بە خێرایی، بەخۆم دەگوت من خوێنیشم تەواو کردووە بەڵام لانی خوێنەوەم باشم بووە خراپە. یعنی زۆر خەفەتم لێ دەخوا لەهۆیەوە لەوانەوە. هەروەها بڵێ مەسەلەن ئەگەر سەری تەلەڤیزیۆنم دەکرد ڕێکلامێکی تەلەڤیزیۆن دەهات نەمدەتوانی ئەم ڕێکلامە بە خێرایی بخوێنمەوە و بتوانم کۆنتڕۆڵی کەم. بەڵام ئێستا الحەمدوللا دەتوانم لە ماوەی 1 دقیقە تەنیا 1 دقیقە 100 دەر بگرە زیاتریش من بخوێنمەوە. هەروەها من پێشتر لە ژمارە لەبەرکردن زۆر خراپ بووم، نەمدەتوانی ژمارەی زۆر لەبەرکەم و یانێگە لەبەرشم کرد بە 1-2 ژمارە زوو لە بیرم دەکرد. بەڵام الحەمدوللا ئێستا من دەتوانم تەنیا لە ماوەی 1 دقیقە 60 دانە ژمارە لەبەرکەم. الحەمدوللا ئەمە لە فەزڵ گەورەی خوای گەورە پاش مامۆستا بەڕێزانەی کە لەگەڵ من ماندوو بوون. باسی ئەو بکەم کە هێندێک تەکنیکەن کە زۆر کاریان لەسەر من کردووە، ینی هەموو تەکنیکان کاری خۆیان کردووە بەڵام هێندێک تەکنیکەن کە لای من زۆر تایبەتن. هێندێک تەکنیک خوێند فێر بووم من زۆر کاریان کردە سەر من، بیناییان زۆر بەهێز کردم، یعنی لە ڕووی بینینەوە بیناییم هەست دەکەم، بیناییم زۆر بەقەوت بووە. هەست کاتێکم تەکنیکیان دەکەم زۆر هەست بە هێزی بینایی خۆم دەکەم. هەروەها هێندێک تەکنیکەن کە من ئێستا محتاجیان بووم، یعنی ڕۆژێک ناکەم ئیدارە ناکەم کە ئەو تەکنیکانێک کار دەکەنە سەر نیمچە نیوەگۆی چەپ و ڕاستی مێشک کە لە بانیاندا دەکرێت. یعنی کاتێک ئەم تەکنیکانە دەکەم هەست بە جوڵی نێوچەوانم دەکەم، یعنی لە ڕووی ئەوشەوە من تەکنیکانە بەکاردێنم. مەسەلەن کاتێککە من کەم خەوت بووم، مەسەلەن با بڵێن 3 ساعت من خەوت بووم، کاتێکم تەکنیکە دەکەم وەک هەست دەکەم کە من 10 ساعت نووس بم، یعنی بۆ هۆشم دێنێتەوە بە ئاگام دێنێتەوە خەوم دەزەڕێنێت، یعنی سوودێکی زۆرم دێبینیون. هەروەها من دەمەوێت لێرە باسی بکەم کە ئەو چۆنچوونی ڕاهێنانەکانم کردووە چۆنچوونی ئەنجام داوە. ڕاستی من
پێش هەموو ڕاهێنانەکان زۆر گرنگن بە هەناسەدان دەدا، زۆر گرنگن بە ڤیتامینەکان دەدا. یعنی پێش هەموو ڕاهێنانێک من هەناسەدانم دەکرد، لە ئەسنای ڕاهێنانەکاندا هەناسەدانم دەکرد. هەروەها زۆر گرنگن بە ئەوە دەدا، بە ڤیتامینەکان دەدا کە ئەو ڤیتامینانەی کە بە حکمی ئێمە لە بەریتانیاین، بڵێ لە ئەوروپاین لانی خواردمان تۆزە خراپە، یان گرنگی زۆر بە خواردن نادەین ئەو شتانە. بۆیە من زۆر گرنگم بە ڤیتامینەکان دەدا، هەتاوەکو بەشداری کورسشم نەکرد نەمزانی کە ڤیتامینەکان چەند بۆ مێشک مهمن و کاری خۆیان دەکەن، کە کەم خواردنی ڤیتامینەکان دەبێتە هۆی کە تەرکیزێکی لاواز و بیرۆهۆشێکی بەربڵاو. بەڵام الحەمدولillah زۆر گرنگم پێدان. ئێستاش کە من لە کورسەکە بوومەوە زۆر گرنگی بە ڤیتامینەکان دەرم. هەروەها من بڵێ کە ئێستا من لەو کورسە بوومەوە، من ئەو کورسە ئێستاش ینی وەکو هەدەفێکی و ئامانجێکی ژیانمدا سەیر دەکەم. ینی ئەم کۆرس و چالاکردن و مێشک و یادگا لە پێش هەموو ئامانجەکانم داناوە، وەکو پێشەیەک وەکو پردێک دامناوە. ینی من ئێستا من خەریکی فێربوونی پێشەیەکی نوێم، فێربوونی زمانێکی نوێم، ئەو تەکنیکانەی کە فێر بووم لە زمانەکەدا بەکاری دێنم. ینی لە کاتێکی زۆرم بۆ دەکات بە کاتێکی کەم، و هەروەها دەتوانم بڵێم ئەم دەتوانم ئەو تەکنیکانەی کە من فێری بووم لەو پیشەی نوێدا بەکاری دێنم. ماشەڵڵا ڕێکش بووی گونجاوە، زۆری بووی گونجاوە، ینی زۆر بووی گونجاوە بە شێوازێکی کاتێکی زۆر کەم فێری ئەو پیشەیە دەبم کە من دەمەوێت. ینی مەسەلەن کە من دەتوانم ئێستا پێشتر تەرکیزم زۆر خراپ بوو، نەمتوانین تەرکیز بۆ ماوەیەکی دوور و درێژ بکەم، بەڵام ئێستا الحەمدولillah دەتوانم مەسەلەن لەو پیشەیەدا کەم دەمەوێت فێر بم، ئەویش پێویستی بە تەرکیزێکی زۆرە. ئێستا دەتوانم تەرکیزی خۆم بکەم، چەند سەعات بمێ ئەوەندە تەرکیز بکەم بێوی خەیاڵم بڕوا و بڵێ خەیاڵم بۆ شتێکی تر بڕوا. هەروەها لایەنی سەرنجشم پێشتر خراپ، بەڵام ئێستا لایەنی سەرنجم زۆر باش بوو. لە چەند چرکەیەکدا دەتوانم سەرنجی خۆم بکەم و وێنایی خۆم بکەم. هەروەها من دەتوانم ئەوە بڵێم ئەم تەکنیکانە هەروەها سادە و ساکار نین کە ئێمە بیریان لێ دەکەینەوە بە سادەوە لیان بڕوانین، بەڵکو من وا وێنایی دەکەم و ینی وا هەستی پێ دەکەم کە هەرێک لەم تەکنیکانە خەڵباندی و پلەبەندی ڕوحیانێت و خۆیان هەیە. ینی چۆنی بڵێم، ینی بە شێوازێکی فیزیکی ڕوحیانەتی خۆیان وەکو بۆمبێکی تەقویت کراوی شاراوی نهێنی فیزیکی لەناو مێشکماندا، لەناو قوڵای دەمارەکانماندا دەتەقنەوە و ئیشی خۆیان دەکەن کە خانە دەتوانم بڵێم خانە خەوتوەکانی مێشکمان جارێکتر دەبوژێننەوە. توانم بڵێم تەرکیز و وێناکردن و سەرنج و خاڵەکانمان دەقات و 100 قات بەرەو پێشەوە دەبات و بەرزیان دەکاتەوە. ینی من ئەوە دەبینم ئەم تەکنیکانە. ئێستا من لە کۆرسەکە بووم بەوە، ینی وا دەبینم ئەم کۆرسە ئەم تەکنیکانە وەکو بۆمبێکی تەقویت کراوان. تۆ هەر جارێ بە ڕاهێنانکردنی زۆر و هەموو کە گرنگی پێ بدەی و ڕاهێنانی زۆر لێ بکەی، زیاتر و زیاتر ئەم تەکنیکانە وەکو بۆمبێک ناو مێشکدا دەقنەوە و ئیش خۆیان دەکەن. جا متوانم لێرە ئاماژە بۆ بدەم، ینی ئەم کۆرسە ئەم تەکنیکانە کە تۆ بەشداریش بکەی کە تۆ ئەگەر ڕاهێنانی زۆر نەکەی لەسەری ئەوە باوەڕ کە سوودێکی زۆری نابێت. ینی دەوێ کاتێکی دیاریکراوی خۆی پێ بدەیت. ینی من ڕۆژانە 3 ساعت 4 ساعت تەمرین و ڕاهێنانم دەکرد، بگرە ڕۆژی وا بوو 5 ساعت 6 ساعت تەمرینی خۆم دەکرد. الحەمدولillah وە سوودێکی زۆرم لێ بینیوە، بە تەواوەتی بیرۆهۆشی منی گۆڕیوە و تەرکیزی منی گۆڕیوە و خەیاڵەکانی گۆڕیوە، وێناکردنی گۆڕیوە و سنجی منی گۆڕیوە و دەقات و 100 قات بەرەو پێشەوەی بردووە. ینی ئێستا من دەتوانم ئەو تەکنیکانە وەکو چەکێکی چۆن چەکی ئەتۆم هەیە میژاوە وەکو چەکێکی بەهێز لەناو لەپەکانی دەستمدایە و ئەچ کاتێک بمەوێت توانم کۆنتڕۆلی مێشکی خۆم پێ بکەم، ئەچ کاتێک هەستم بە تەرکیزێکی خراپ کرد دەتوانم ئەو تەکنیکانە فێر بووم و دەتوانم واکەم کە تەرکیزی خۆم بەرەو پێشەوە بەرم. ئەمە لە مندا، ئەمە لەو کەسەدا نییە کە بەشداری کۆرسەی نەکردووە. ئێستوان من فەرقم نیە لەگەڵ کەسێکە بەشداری نەکردووە. بێگومان ئەو کەسێک کە بەشداری کۆرسە دەکات بێگومان من خەڵاتێکی ئەوە بە خەڵاتێکی خوای دەزانم ئەم کۆرسە، بۆیە هەروە سادە و ساکار نییە کەمەوە بیری لێ بکەینەوە. ئێستمش دەمەوێت لێرەکانە سوپاسێکی پێزانی تەواو بۆ مامۆستاکانم بکەم کە لەگەڵم زۆر ماندوون، وەکو مامۆستا ئێڤار، مامۆستا بەسۆس،
مامۆستا لاڤە مامۆستا ڕەیان کەمان دوناسانە هەوڵ کۆشیشی تاویاندا بە زانستێکی پڕ حکمەتی خۆیان و ئەزموونی چەند ساڵەیان تەواو ماندوو بوون لەگەڵ من بۆ فێربوونی من و بۆ گۆڕانی ترکز و مێشک و یادگەی من. بەڕاستی من دەتوانم بڵێم ئەوان زۆر لەگەڵ من ماندوو بوون تەمام قەرزاریوانم. ینی ئێمە وەکو عایلێکی یەکگرتووی و کۆمەڵاتیمان لێ هاتبوو. ینی هەرگیز هەستم بە غەریبی خۆم نەدەکرد، هەرگیز هەستم بە غەریبی وشکی و تەکنیکان نەدەکرد. ینی دایم ینی هیچ لە تەکنیکان نەدەترسم، ئاسانکاریان بۆ دەکردم و بۆ شێوازی بکەوان فێر بوون ئەوە بێمان دەگەن. بەڕاستی من قەرزداری وانم، ینی بەڕاستی ئەو مەگەر ئەو چاکەیە بەس خوای گەورە بیانداتەوە. هەروە ڕەز و سڵاوێکی تایبەتی بۆ مامۆستا ئەوە تشتە هەیە دەستی مادووبنیان دەکوشتم کە ئەم زانستیان لە چەند ساڵێکی درێژخایان کورت کردەوە بۆ چەند کاتێکی دیاریکراوە بۆ چەند مانگێکی دیاریکراوە. بەڕاستی ڕەز و پێزانیم تەواو بوو مامۆستا ئەوە تێ. هەروە من دەمەوێت لێرەکانە بڵێم ینی ئەم کورسە ئەگە باسی نرخەکەی بکەم، ئەم کورسە نرخەکەی زۆر گونجاوە، ینی بەلای من نرخێکی زۆر گونجاوە و ینی باوەڕکە ئەو کەسێک کە سەیری ڤۆیسی من دەکات کە بینەری ئەو ڤۆیسی منە ینی مەترسە لە ئەوەی کە ئەم کورسە نرخەکەی گرانەوە شتانە. باوەڕکە ئەگەر بۆی قەرزکەی هەمێشە دەڵم کەمە، چونکە ئەو کورسە من هەرواش واشم لێ کردووە بۆ هەموو ئاماژەکانی ژیان دەتوانی بەکاری بینی و هەر شتێک بتەوێت توانی ئەم تەکنیکانە بەکاربینی، ئەتوانی ئەم کورسە بەکاربینی. بەڕاستی ئەگەر تۆ بەشداری کورسە دەکەوی لەو کورسە دەبیەوە تۆ کەسێکی زۆر جیاوازی، زۆر لە کەسێکی تر جیاوازی. ینی من ئێستا ئەگەر بەڕێژدا دەڕۆم ئەگەر کەسێکشم لەگەڵ بێوی کەسەکە هەست بم کە من تەمرینی خۆم دەکەم، ڕاهێنانی خۆم دەکەم. من ئێستا فێر بووم کە من کتێبێک بخوێنمەوە هەروە بە سادەی نیخوێنمەوە، ئەتوانم چەندەها تەکنیکی تێدا بەکاربێنم و ڕاهێنانی خۆم بکەم. ڕاستی من هەرتەمام قەرزاری ئەو مامۆستایانم کە لەگەڵ زۆر ماندوو بوون و دەستی ماندووبوونی هەر لە مامۆستاواتەوە تا ئاخری ستا دەستی ماندووتان دەگوشم. هەروە من باسی ئەوەش بکەم کە ینی تۆی گوێگر ینی مەڵێ سپەی دوو سپەی بەشداری دەکەم، ئێستا بەشداریکە، ئێستا هەڵی خۆ بدە و مێشک و تەرکیز و یادگەی خۆت بگۆڕە. ئەتەوێت بە هەست ئامانجێ بگەی، بە هەر شتێک بگەی لە هەست تەمەنێکی ئەتوانی پێی بگەیت، توانی بەشداری بکەی. ئەو کورسەوەی مهمە لە هەست تەمەنێکی دابی دەتوانی بەشداری بکەی. ینی ئەو کورسە کە من زۆر لام سەرنج بوو کە زۆر ئیتیمالی بەکار دەدا، ینی ئەوە زۆر بۆ من خاڵێکی وەسەرخانی گرینگە. ئێستا من دەتوانم هەر شتێک بکەم. ئێستا من خەریکی فێربوونی مێنێکم، وەکو کورسە بەکاردێنم، هەر تەکنیکان بەکاردێنم، کات بەکاردێنم، زۆر گونجاون ماشەڵڵا بە هەموو شتێکی ژیانم بەکاردێنم. الحەمدوللا.